بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. عزیزان و خۆشەویستان، وەرزی ئەم جارەی ئاخۆ نایبینن هاتە پایان. بزانین چی لەم بابەتانە تێگەیشتین و لەم وانانەوە چی فێر بووین و ئەم لاشە بێجیانانە و ئەم پلاستیکانە چ دەرزێکیان داداین و چ گۆڕانکاری بەسەر ناخۆ و بەسەر بیرکردنەوە و بەسەر عیبادەت و بەسەر بۆ چوونمان ئاهات و بۆ لەم و دوا ئەبێت چۆن بین و بۆ ئەفەلا تبصیرون. لە ئەفەلا تبصیرونەوە فێر بووین کە ئینسان ئەمری پێکراوە کە بچێ بە شوێن ڕاستیەکانە بگەڕێ. خوایەک کە بۆ وردەکاریە تەنها خۆی ئەزانێت چۆنی دروست کردووە، هەر خۆشێتی ئەمری پێکات کە بچن لە وردەکاری دروستکردنەکانی بکۆڵنەوە. دیارە زۆر لێ ڕائەبینێ، بۆیە ئەمرمان پێکات. ئەمرمان پێکات کە وفي الأرض آيات للموقنين وفي أنفسكم أفلا تبصرون. بۆ ئەبێ بچین لە ئەرز بکۆڵینەوە هەتا بگەینە یەقین و دواتر ئەگەر دەستمان بە ئەرز نەگەی نزیکترین شتێک لە خۆمانەوە خۆمانین کە بە وردی تێی بڕوانین. هەموو ئەوەی کە لە ئەرزادانراوە نمونە وێنەی لە ناو جسمی ئینسانە هەیە. ئەوەی لە دار و درەخت ئۆکسجینە بۆ دروستەکە و لە دووەم ئۆکسیدی کاربۆن ڕزگارتەکە. هەمان شت بە بچووکراوی لە لاشە و لەسیەکانی تۆیا هەیە. ئەو ڕێژەی ئاو وشکانیەی کە لە زەویە هەیە بە هەمان ڕێژەی 3/4 لە ناو لاشەی من و تۆیا هەیە. واتە ئینسان بچووکراوەیەکی ئەم کەونەیە کەوتۆتە بینی ئەرزێک و ئاسمانێکەوە وەکو دایە و باوە. بۆیە وفي الأرض آيات للموقنين. دواتر وفي أنفسكم أفلا تبصرون إن جاء وفي السماء رزقكم وما توعدون. واتا هەموو ڤیۆکانی لێگرتویت، هەموو ڕووەکانی لێگرتویت فەئینەما تولوا فثم وجه الله. ڕوو بۆ هەر شوێنێ ئەکەن دەستکردی خوای تیا بینن، خوای تیا ئەدۆزنەوە، دروستکراوەکانی خوای تیا ئەدۆزنەوە، لەوێشەوە ئەگەنە خوا. زۆر باسانی. بۆیە خوای گەورە نایەوێت ئێمە لە ئیمانێکی ڕەشۆکی و ئیمانێکی تەقلیدی و ئیمانێکی بۆ ماوەیی یا بمێنینەوە. نەخێر، ئێوێت یەقینمان بەم بابەتە زۆر بێ و ڕۆچین، چونکە هەتا ڕۆ بچین زیاتر تێگەین، هەتا تێبگەین زیاتر لە خوا نزیکە بینەوە. إنما يخشى الله من عباده العلماء. بۆیە تەنها زاناکان لە خوا ئەترسن، بۆ چونکە زانیاریەکانیان زۆر ورد و قوڵە. ئینسان لە هەر بوارێک لە هەر عیلمێکا قاڵ بێتەوە جەمسارەکەی تر ئەیگەێنێتە ئیمان. بەڵام ئەگەر بەڕووکەش مەلەی کرد دڵنیا بە ئەخن کێ. بۆیە خوای گەورە ئەمرەکی وازحە وفي أنفسكم أفلا تبصرون. ئایا نایبینن؟ مەرج نییە بە چاوی سەر هەندێشت ببینین. زۆر جار چاوی بەسەر نایبینێ، بەڵام چاوی بەسیرەت و چاوی ناوبینی ناولاشەی بینێ. ئەمە گرنگترە بەلای ئێمەوە، چکە خەڵکێکەی ڕاستیەکانە بینێ. ئەم هەموو ڕاستیە نەجاتێ بوو ئەگەر یەک جار بیدایەتە پاڵی خوا، پاڵی کەسێکی زانا، پاڵی زاتێکی عالم، حەکیم، بەدیع، مصور، خالق، عەظیم، خەبیر، مدەبر. بەڵام بەداخەوە بۆ ئەوەی کە لەم زاتە ڕاکات پەنا بۆ هەموو شتێکە بە لە سروشت و لە سوتفە و لە تەتەور و لە شتی بێماناو، بۆی کە لەم واقعە خۆی بدسێتەوە. خوای گەورە ئێوێ فێرمانکە، خوای گەورە ئێوێ پێمان بگەێنێ، ئێوێ گەورەمانکە
ئێوە لێی نزیک بینەوە خۆی نیشان نەداوین بەڵام هەموو نیشانەکانی عەزەمەت و گەورەی خۆی پێنیشان داوین کە پێویستمان پێ نییە بیبینین لە دنیاە بەڵام ئەو نەبزانن ڕۆژێ لە ڕۆژان بە خزمەتێکەین واعلموا أنكم ملاقوه وبشر المؤمنين بزانن ڕۆژێک کە بێ بە خزمەتی ئەم زاتە ئەگەین جا وەکو خۆی ناسیومانە وەکو خۆی عیبادەتمان کردووە وەکو خۆی لە خزمەتیا بووین بەقەدەر ئەوەی ئەو پێی بەخشیوین ئێمەش هەوڵ و کۆششمان کردووە ئەم لاشە بێژیانانە پێمان ئەڵێن ئێمە ئەگەر دەممان بەنێ و زمانمان بەنێ خاوەنەکانی خۆمانە ناسین لە شۆ و چێ دروستی کردوین بەڵام بەداخەوە ئێوەیەکی ژاندار ئێوەیەکی خاوەن ئەقڵ ئێوەیەکی خاوەنی هەست و نەست هەتا ئێستاکەنە وێڵن بە دوای ئەوەی کە چێ دروستی کردوون یاخۆ چۆن دروست بوون ئەگەر ئەمانە زمانیان هەبوایە دەرزێکی تریان پێداین ئەویش ئەوەیە کە وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصیرون پێیان وتین ئێوە لەم لاشە بێژیان و پلاستیکی ئێمەوە زۆر شت فێر بوون بەڵام ئەبوایە لە خۆتان زیاتر فێربوونایە لاشەیەک بە موردەکاریە لاشەیەک بەم عەزیمیە لاشەیەک کە هەموو بەشێکی تێک سمراوە و پێکەوە جوانە لاشەیەک کە یەک نەسیجە لاشەیەک کە هارمۆنیە هەر هەمووی خانە خانەی پێمانەڵێ و فێرمانەکە کە ئەمە خالقێکی هەیە کە ئەمە زۆر بە وردی پلانی بۆ تا ڕێژراوە خانەیەک کە لە نینۆکێکی دووری قاشتە هەتاوەکو مویەک لە تەپڵی سەرتا هەر هەمووی ڕەبتی هەیە و هەر هەمووی پەیوەندیان هەیە بەبێیەکیش نەهایان کرێ هەمووی ئاگای لە یەکتریە حەزەکەم بزانن لاشە لغۆیەکی تەخاتوبی خاصی خۆی هەیە زمانێکیان هەیە کە ئەوان لە یەکتری پێتێگەن جا ئەو زمانە زمانی کارومەغناطیسیە زمانی هۆرمۆنە زمانی ئەنزیمە زمانی نەبز و پەڵسەکانە زمانی دڵە دڵنیا بن زمانێکیان هەیە هەر هەموو لاشە ئاگایان لە یەکتریە بۆیە زۆر جارە بینیت لە دروستکردنی یەک شتی بەسیتە ئەبێت جگەر و دڵ و سی و گورچی لەو هەمی بەشدار بێ ئەم لاشەیە ما خولق هذا باطلا هەروە بەگاڵتە دروست نەبووە دڵنیا بن ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا ئەمە بۆ قورآن ڕاستە بۆ لاشەش ڕاستە بۆیە ئەم وردەکاریە کە هەتا ئێستا جەنابتان نا دکتۆرە پسپۆڕەکان هەر یەکە و چەمکێکی گرتووە لەو چەمکەیە قاڵ بۆتەوە نەگەیشتوتە نەتیجەکەی هەتا قیامەتیش ناگەین نەتیجەکەی دکتۆرێک پسپۆڕە تەنها لە شەبکەی چاوە بەس چاو زیاد لە 10 اختصاصی تایە سبحان الله بۆیە ئێمەش دەسەوسانی لەوەی کە بڵین حەقی ئەم بابەتانەمان دابێ نەخێر نەڵێن عەبدولواحید هیچی بۆ باس کردین بڵێ عەبدولواحید مەڕ الکرام تێپەڕی بەسەر بابەتەکانە بەڵام بەداخەوە نیتوانی زۆر قوڵ بێتەوە گەر قوڵ بینەوە هەر یەک لەم خانانە هەر یەک لەم گەردیلانە هەر یەکەوە بۆ خۆی کتێبێک نا ئەبێ مجەڵەداتی لەسەر بڵێ کاتیش وازان بەشی ئەوە ناکە بقدر ئەوەی خوای گەورە کەلیماتی هەیە قل لو كان البحر مدادا لكلمات ربي لنفد البحر قبل أن تنفد كلمات ربي ولو جئنا بمثله مددا أما بو قرآنكي بو خلقكشي هالراستة بو وردكاري خلقكشي هالراستة لبرمجي شمة وقناعتي كلا شوينيكا هر آياتي قرآن باسكري هولي آياتك بيوندي بأخير آياتك وهي هيج مجالي كيتيانية يعني ألف لام ميم ربطي مباشر لينكي مباشر بوندي هي لقل من الجنة والناس
دڵنیابن لەوە هەندێنی هەیە لە دنیاە بۆمان کەشف نابێ لە قیامەتە ئەڵێن خوایە ئێمە چەند ڕووکەش بووین خوایە ئێمە چەند بێئاگا بووین لە تۆ بەس لە قیامەتە ئەزانین کە شکەتێکمان کردووە بەرامبەر بەخوا یا وەیلتە على ما فرطت في جنب الله بینین چەند کەمتر خەم بووین چەند بێئاگا بووین چەند دوور بووین چەند لە دنیایە مەشغوڵی لەهو و لەعیب بووین چەند بۆ ئەو هەدەفی کە بۆی دروست کرابووین دوورکەوت بووینەوە هەموو ئەندامێک ئیشی خۆی بۆ کردین تەنها خاوەنی ئەندامەکانی ئیشی خۆیان نەکرد 78 ئەندام لە لاشەیە هەمووی وەکو سەعات بە شێوەیەکی دیجیتاڵ ئیشەکات بەڵام بەداخەوە خاوەنەکەی نەیزانی مواصفاتەکانیان بەکاربێنێ نەیتوانی لە هەمویان سودمەند بێ بۆیە هەروە لە دەستی چوو جا لاشە لە دەستە چێ دنیا لە دەستە چێ دواتر ئەگەر لە قیامەتا قەول بووە متارانە لێبینەوە دواتر هەستەکەین چەند کرچ و کاڵ بووین ئەگەر لە قیامەتا سێری عیبادەتی خۆمان کەینەوە بە ڤیدۆ لە بەهەشتا بەوی ڕوانین و کاتا هەستەکەین چەندێک بێئاگا بووین لە بەهەشت چەندێک دوور بووین لە خوا چەندێک بە مانای کەلیمە خوا نەناس بووین پێویستە کات پێشەوەی کە بڕۆین پێشەوەی کە دنیا بەجێ بێڵین یەک فرسەتە لەدەستە چێ با خۆمان ئیمتیحان لە خەڵەتێنین دڵنیا بە ئەمڕۆ ناس بینێ ئەڕۆین وەکو چۆن پێشینەکانی ئێمە ڕۆیشتن هەرچیەکیان هەبوو لە بۆ ماوە و لە تۆ و هێلکە و لە یەک خانە بۆ ئێمەیان بەجێ هێشت و ئێمەی لێ دروست بووین هەرچیەکیان هەبوو لە سەرۆت و سامان و ئەوەی کە هەیان بوو لە ناو ناتۆرە و ناوبانگیش بۆ ئێمەیان بەجێ هێشت ئێمەش ئەڕۆین و ئەچینەوە بەلای ئەوە دواتر ڕوومان بەڕووی عالەمێکی ترا ئەکرێتەوە کە ئەم لاشەی تیان نییە کەواتە ئەو کاتە تێگەین ئەم لاشەیە لاشەی بوو هەر هیچ نەبوو هیچ هەر ناوەکەشی لەوە هاتەوە شتێک لاشەی بێ بەڵام بۆ جوانی وردەکاریە دروست کرا بێ سبحان الله ئەونەی لێ تێ بگەین بە حاڵێکەوە کە ئێمە وما ئوتیتم من العلم إلا قليلا هیچ حاڵی نەبووین بۆ تۆزە عیلمەوە گەیشتینە ئەمە بە حاڵێکەوە تا ئێستاکەنە هیچمان لەبارەی ڕۆحەوە نەزانیوە ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا هيج تاتيجين بابرز بينوا روح كمان برز بيتوا أم دنيا بجي بيلي لسجني أم طوق درشين وكادتيجين لخلق السماوات والأرض أكبر من خلق الناس دروس كردني أرزو أسمانا كان قورترن لدروس كردني بشر وإنسان بۆیە زۆرمان ماوە زۆریشمان ئەمێنێ بەڵام من بردوو ئێوە زین و دەستی من و دامێنی ئێوە بزانن نەوەڵڵا پێویست ناکە نە سوێنتان بۆ بخۆم نە قەنەعەتیشتان پێ بکەم هەمووتان ئەزانن ئەمرن بۆیە خۆتان ئامادەکەن بۆ ئەو ڕۆژە بزانین چی لە هەکبەتانە هەیە چکە شکۆڵێکتان داوە بە کۆڵتانە تێشۆکەتان چییە وریابن بۆ عەبەث و گاڵتە و گەب لە دنیاە دروست نەکراون
ئەو نازانم بۆ دکتۆری و بۆ نەخۆشبوون و بۆ چارەسەر و بۆ تیجارەت و بۆ ڕاکەڕاک و بۆ مناڵخستنەوە و بۆ سەیران و بۆ بژێوی دروست نەکراون. ئەمە بەشێکە لە ژیان، بەڵام هەموو ژیان بەبەستی ژیانیش ئەمە نییە. بۆیە بێ خۆشەویستەکانم وریابین هەتا جیهازێک وردەکاری زیاتر بەکار بێت بۆ کاری گەورەتر و ئیشی گەورەتر بەکارێت. بۆی پێمان خۆش بوو لێرە ئاخر حەڵقە تۆمارکەین بۆی کە پێتان بڵین هەموو ئەوەی کە لەسەرەوە فێر بووین، هەموو ئەوەی کە لەم تاوەرە و لەم لاشەیە فێر بووین گیانینێ ئەوەیە کە بڵێن شوێنی تۆ ئێرەیە، شوێنی تۆ شوێنی مزگەوت و سوژدەیە، شوێنی تۆ بۆ عیبادەتە. بۆیە قەتادە ئەفەرمێ ئەگەر ئینسان وەفی ئەنفوسیکم سەیری لاشەی خۆی کە ئەزانێ ئەم لاشەیە بۆ سوژدە و بۆ عیبادەت دروست بووە. حاڵیە بێ بەبێ ئەوی کەس پێی بڵێ سبحان الله هەموو ئەوەشی کە لە ئەرزایە وفي الأرض آيات للموقنين لبرخاتي أم دروست بووە نەکار خۆی بۆ خۆی دروست بووە. الله أكبر وخلق لكم ما في السماوات وما في الأرض جميعا منه هەموو ئەمانە بۆ ئێمە و بۆ ئێمەش مسەخەر بوون لەبەرەوە لە گەورەی خۆت تێڕامێنە بزانە چ ڕێزێکمان لێ گیراوە، بزانین لە ئاستی ئەم ڕێزەیین، لە ئاستی ئەم گەورەیین، لە ئاستی ئەم بەسەرکردنەوەیین. ڕوومان دێ لە قیامەتە بەرامبەر بە پێغەمبەری خوا و بەرامبەر بە سەحابە سەربەرزکەینەوە. ڕوومان دێ لە قیامەتە لەبەر بارەگای خوایە بڵین خوایە پەرتشمان کردویت بۆ فیانەن تۆمان ناسیوە. بۆیە خۆشەویستەکان وریابین ئەوەی کەوتمان هیچ نەبوو، قەترەیە بوو لە دەریایەک، مویە بوو لە پێستێکا دەرمانێنە، ئەلفێ بوو. کورد جوانی فەرمووە ئەو کەسە ئەلفێکی بەسە. ئەزانی یانی چی؟ یعنی کە بۆ باو باپیرانی ئێمە کاتی خۆی باس کراوە مامۆستا درێژەی یاوە تێ فەرمیەتی ئەلیف لام میم ئەلیف لام ڕا ئەلیف لام میم صاد. زۆری لەسەر ڕۆیشتۆ تێتی ئەم ئەلفە تەنها خوا ئەزانێ بەبەسپی چییە. بۆ خۆی الله ئەعلەم بمرادی لەبەر ئەوتوانە مامۆستا دە پێویست ناکە ئەوی تری باسکەیت. ئەو کەسە ئەلفێکی بەسە هەتا بڕۆین هەر پێی ناگەین، هەتا بڕۆین لەمە زیاتر تێ ناگەین. بەڵام گرنگەوەیە ئێمە لە سەرنجام و دەرەنجامی ئەم ئیشەیە خۆمان ناسی، خۆمان دۆزیەوە. نەخێر بەشێکی کەم لێک وەرزی بچووکە. ئەوەی کە عەرزم کردن یەک لەسەر ملۆنی ئەوە نییە کە ئەزانرێ وما خفي أعظم، ئەوەی کە پەنهانە گەورەترە. بۆیە بەڕێزەکانم ئەوەی کە وەرتان گرت ئەگەر بچن دووبارە گوێ لێ بگرنەوە بەجۆی عەقڵ بەجۆی ئینساف بە چاوی دڵسەیری کەن ئەفەلا تبصیرون فێرمانەکات کە پێناسەیەکی خۆمان چییە و خوای ئەم لاشەیە چییە و چێیە. هەر هیچ نەبێت سفەتەکانمان بۆ ئاشکرا ئاکات. بۆیە بەڕێزەکان هیوادارین ئینشاءڵڵا توانی بێتمان مەڵەوەیەکمان خستی بێتە سەر خەرمانی معلوماتە و ئەوەی کە زانیمان گرنگ یەک شتە ئیسفادەی لێ بکەین. ئەگەر ئیسفادەمان لێ نەکرد ئەبێ بە حوجەیەک و ئەبێ بە بەڵگەیەک بەسەرمان بۆ قیامەت، با بیکەین بە بەڵگەیەک بە دەستمانەوە بۆ قیامەت. مامۆستا فەرمێ مامۆستا مەحوی هەر گفتوگۆمە کەچی هەر ئەڵێم و تێناگەم، هەر گفتوگۆمە کەچی هەر ئەڵێم و تێناگەم، هەر جستوجۆمە
کەچی هەر ئەڕۆم و پێ ناگەم، چاوم ڕوا و گۆشەی ئەو ئەبرۆم نەدی، دڵ بوو بە بەحری علوم و لە ئەلف و بێ ناگەم. الله ئەکبەر. مامۆستا فەرمێ دڵم بوو بە بەحرێکی گەورە لە عیلم، هەمی بەحر یەک پارچە مەوجەدا لە عیلم، بەڵام هەتا ئێستا من لە ئەلف و بێیا گڕۆگاڵەکەم. بۆی با لێرە بوەستین، لەم وەرزەیە بوەستین، ئەگەر تەنها ئەم وەرزە لە ناو هەموو پیتەکانی ترا ئەلفەکە تێگەیشت بین، ئەلفەکەمان بەسە. ئەفەلا تۇبصرون، ئاخۆ نایبینن. ألا قد بلغت، ألا قد بلغت، اللهم فاشهد. السلام عليكم ورحمة الله وبركاته.